ئامەدسپۆر ئەو یانە کوردیەی گڕی لە تورکیا بەرداوە. کورد لە تورکیا سیاسەت بە تۆ پیش دەکات. ماوەی چەند ساڵێکە یانەیەک لە نێو دڵی تورکەکاندا بۆ تازارێکی قورس بەسەر دڵی هەموو ئەو نەژاد پەرستانەی پێیان وایە تاکەنەتەوە لە دەوڵەتی تورکیادا تورکە و هەموو بوارەکانیش تەنها بۆ ئەوان قۆڕخ کراوە. یانە کوردیەکەی ئاماد ماوەی چەند ساڵێک ئاستێکی گەورە لە خولی تورکیادا پێشکەش دەکات. ئەمەش بۆ ئاگەر بەسەر دڵی هەموو نێرانی کوردەوە. بە جۆرەیەک لە دووخولی ڕابردوودا تەنها بە هەڵدانە ناوەی شوشەی بیرە و ساردی و دەبەی ئاو 18 جار یاریزانەکان و تیمی ڕاهێنەرانیان بریندار کردووە. ئەما جگەلەوەی 4 جار لە ناوەڕاستی یاریدا ناوبژیوان ناچار بووە بە ڕاگررتنی یاریەکە. تورکەکان قبوڵی ناکەن یانەیەکی کوردی بە خۆی و هەزاران لایەنگری بە جلی کوردیەوە لە نێو دڵی ئیستەنبۆڵ و ئەنقەرەدا هاوار بکەن و بڵێن ئەم کوردین بژی کورد. هەر بۆیە هەم لە سۆشیال میدیا هەم لە نێو یاریگا و هەم لە فیدراسیۆنە وەرزشیەکاندا سەرقاڵی دروستکردنی لەمپەرن لە بەردەم یانە کوردیەکە. لە ئەنگرەکانی یانە کوردیەکە بڕیاریان داوە نەک تەنها بەچوون بۆ بینینی یاریەکانیان بەڵکو بەهاندان و هاوکاری و تەنانەت بە خوێن ئامادەی بەرگریکردنن. هەر بۆیە لە یاری نێوان ئامەدسپۆر و ترابزۆنسپۆرت کوردەکان کاتێک بینیان کاپتنی یانە کوردیەکە سەریشکێنرا لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکانەوە بە هاتوو هاوارەوە چوونە ناو یاریگاکەوە بۆ بەرگریکردن لە کاپتنە کوردەکە. ئەم پرسە لە تورکیادا بۆتە جێگای مشت و مڕی گەرمی نێوان خەڵک و تەنانەت لایەنە سیاسیەکانیش. هەر بۆیە دەمپارتی لە کاتی ڕووداوەکانی پارساڵ و هێرشکردنە سەر پاسی یاریزانەکان بەیان نامەیەکی توندیان بڵاو کردەوە و بە ئاشکرا گوتیان قبوڵی ناکەن یانە کوردیەکە لەمپەری بۆ دروست بکرێت. ئامەدسپۆر ماوەی 2 ساڵە ئاستی تا بێت زیاتر بەرز دەبێتەوە و بەو هۆیەشەوە دەیان یاریزانی پیشەگەری بەهێز پەیوەندیان بەیانەکەوە کردووە. هەر بەهۆی ئاستە بەرزەکەشی هەزاران لایەنگر و تەماشاکار کاتی یاریەکان بلیتەکان دەکردن و دەگەنە یاریگا بۆ هاندانیان. باوەش یانەکە تواناداراییەکانی باش بووە و کورد وتەنی دەستێکیان بە حاڵی خۆیان داهێناوە. ئەوەی گرنگە ئەوەیە کە خەریکە یاری تۆپی پێش لە نێوان کورد و تورکدا وەکو سەرجەم کایەکانی تر بارگاوی دەبێت بە پرسە سیاسیەکە. هەر بۆیە سەرۆکی یەکێتی تۆپی پێی تورکیا هۆشداریدا و گوتی قبوڵی ناکەن سیاسەت تێکەڵ با وەرزش بکرێت و گوتیشی ئامەدسپۆر یانەیەکی تورکیە و هیچ کەس بۆی نییە گرفتی بۆ دروست بکات. لایەنگر و هەواداری تیمە دژبەرەکان بە ئاسانی ئاستە بەرزەکەی یانە ئامەدیەکە قبوڵ ناکەن و هەر زوو لەگەڵ دەستپێکی یاریەکان بە ئەنقاست دەکەونە شەڕفرۆشتن و دەبەهاویشتن و پەلاماری تیم و پاس و پاسەوان دەتەن. تەنها لە پارساڵدا 6 جار شەڕی گەورە لە بەردەم یاریگای ئەو یاریانەی ئامەدسپۆر ئامادەی بووە دروست بوون. دیمەنی کاتی سەرشکانی یاریزانەکانی ئامەد و بەردبارانکردنیان تۆڕە کۆمەڵایەتیەکانی تەنیوە نەک تەنها لە نێو خۆی تورکیادا بەڵکو لەسەر ئاستی دنیا ئەو ڤیدیۆ گرتانە پڕبینەرترین بوون. دیمەنی ئەو یاریەی کە 5 لە یاریزانەکانی ئامەدسپۆر و کاپتنەکە بە سەختی بریندارکران ملیۆنان بینەری تێپەڕاند و ڕۆژنامە ئەڵمانی و ئینگلیزیەکان بە توانجەوە نووسی بوویان تورکەکان لێرەش سەلماندیان شەڕانین. لایەنگر و هەواداری تورک بەگشتی لایەنگرێکی تووڕە و شەڕانین. هەر بۆیە بۆ ماوەی 4 ساڵ لە چامپۆنس لیگدا یەکێتی تۆپی پێی ئەوروپا نەیدەهێشت تیمە تورکیەکانی وەکو فەنەرباخچە و گەڵاتەسەرای لە نێو یاریگای خۆیان بەهاندەرەوە یاری بکەن. هەمان حەزی شەڕەنگێزی ئێستا گیانی کورد و تاکەیانەکەی کوردیشی گرتووە و نازانرێت بۆ ساڵانی ئایندە و زیاتر بەرزبوونەوەی ئاستی یاریکردنی کوردان چی بە خواستە شەڕەنگێزیە تورکیەکە دەکات.